سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئەمڕۆ ڕۆژی جیهانی هوشیارکردنەوە لە مین و پشگیرکردنی کاروباری مین کە چواری چاری هەموو ساڵێک بەم ڕۆژە دانراو بۆ پێی هەرێمی کوردستان بەهۆی ئەو شەڕە نەخوازراوانەی کە یەک لە دوایەک بەسەری هاتووە بە ملیۆنان مین لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان چێنراون. لێرە ئەمڕۆ لە نێو کەمپی زانکۆی سۆران بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر کە بارگای سەرەکی لە حامی ڕواندزە ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی وشارکردنەوە لە مین و پشگیرکردنی کاروباری مین لە نێو کەمپی زانکۆی سۆران ئەم ڕۆژە بەرز ڕادەگیرێت. پاشماوەی ئەو مین و تەقەمەنی و هەموو ئەو بۆمبانەی هەنە لە سەردەمی ڕژێمی بەعسی لە نێچوو کە لە شەڕی 8 ساڵی نێوان عێراقیێران لە ناوچە سنووریەکانی ئیدارەی سربەخۆی سۆران چێنراون. لێرە بەشێک لەو مین و تەقەم پاشماوە جەنجیانە لێرە هێنراون لە نێو کەمپی زانکۆی سۆران نمایش دەکرێن. لێرە ئەم ساڵەکە بە هاوبەشیە لەگەڵ زانکۆی سۆران. ئێستا میوانان و قوتابیانی زانکۆی سۆران لێرە باس لەلایەن دەستگای کاروباری مینی هەولێر باس لە مەترسیەکانی ئەوینەوەشیکردنەوەی بۆ ئامادەبوان دەکرێت. هەر ئەو ڕۆژ کە ئەوڕۆ تیمەکان نیشتمانکاری نەدەکرد بەڵام ئەوڕۆ ئەو تیمە چوینە لە چیای زۆرزک گولەیەکی 122 ملیمیان هینایتەوە گولە تۆپێک کە هاوڵاتیان پەیوەندیان پێوەکردم لەبەرەوەی ضروری بوو چوون هینانەوە. ئێستا کاکعالی ئەوە زۆری مینەکانە ئەگەر هەر پرسیارێک و هەبی لەسەر ئەو وەڵامتان داتەوە. بالمارایە ئەمەن بەشی زۆری قوربانیەکانی کوردستان زیاتر بۆ مینەی بووینە قوربانی و یا مەسەن دەستێک یا چەند دەستدایە. بەڵێ ئەوەش هەر نمونەیەکە لە مینێک لە مینەکانی دژەکەسی مامۆستاوەش VS50 دروستکراوی وڵاتی ئیتالیایە. ئەوەیان بەڕاستی ئەوەیان زۆر شتێکی مەترسیدارە مینێکی مەترسیدارە کە بێ بالمارایەوە ئەوەش وڵاتی ئیتالیایە دروستکراوی وڵاتی ئیتالیا. ئەوانش بە هەمان شێوە مینی دژەکەسینە ئەوانیان ئەمەیان مینی دژەکەسیە. ماوەستا ناوەکانیستان دیارە PMMی ڕاکیە ئەمەشیان بەڵێ SB33ە ئەوەیان تایپ 72 بەڵێ ئەوە سێ وڵات تووشی کردیەوە. باشە هەوڵات چون بزانیت کە یان دەبێت لە پێڵێبنێ ئەوجا هەستی پێکەیان چون خاڵاتی دیتنە چوونە بەڵێ خۆی ئەمە زۆربەی ئەو شوێنانەی کە دەستمان پێڕاگەیشتیە و زۆربەی چێلگەمینەکان زانیاریمان لەسەر کۆ کردیتەوە و چێلگەمینەکان هەمویان ناو و کۆدی خۆیان هەیە و چێلگەمینەکان بە هەمویان نیشانە ڕێژ کراینە نیشانیان لێ دانرایتەوە و بەردەوامیش لە نەوەتەکانەوە تاکو ئێستا بەردەوام خەڵک وشار دەکرێتەوە لەسەر بوونی مین لە هەرێمی کوردستان. زۆربەی خەڵکی ئەو زانیاریان وەرگرتێ لەسەر مین تاکو ئێستاش وشارکردنەوە بەردەوامە. هەر شتێکی نامۆ بدۆزنەوە کە بزانن ئەویان هەبی گومانیان هەبی لەوەی کەمینە یان پاشماوەی تەقەمەنی جەنجیە ئەوان پەیوەندی بە ئێمەوە دەکەن ینی خەڵک زۆر وشارکرات و وشارکردنەوەش بەردەوامە. ئەوجا لەبەر هەندێک خەڵکیش خۆی دەپارێزیتن لە مین. بەڵێ
ئەو حالەتانە بەڵێ ئەو حالەتانە زۆر بووە ئەو ساڵش لەبەرەوەی باران زۆر باری لافاو هات زۆر لامین و دەمەوێت ئاماژە بۆ بکەم لە ساڵی 1961 تاکو 1990 بە بەردەوامی مین لە باشووری کوردستان چێنداوە تەنیا لە ماوەی شەڕی نێوان عێراق ئێران لە ساڵی 1970 بۆ 1970 نزیکەی 6 بۆ 8 ملیۆن مینی جۆراجۆر بە درێژای سنووری هەردوو وڵات بە قوڵایی 10 بۆ 30 کیلۆمەتر لە ناوخاچێرەمی کوردستان چێنراوە. بێگومان ئیدارەی سربەخۆی سۆرانیش کە شوێنی ئەم شەڕانە بوو چەندین مین لەم ناوچە سنووریانە چێنراون. لێرە کارمەندانی بەڕێبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر هەن. کاکرابەر بەرپرسی ڕاگەیان پەیوەندیەکانە کاکرابەر سلااوت لێ بێت. ئەمڕۆ ڕۆژی جیهانی هوشیارکردنەوەی لە مین بۆچی زانکۆی سۆرانتان هەڵبژار؟ بەڵێ بەپێی ئەوەی ناوچەی یاری سوان ناوچەیە کە بەسڕی مین ڕێژ کراوە بۆ تیمەکانی هوشیارکردنەوەی ئێمە زۆرترین کاری هوشیارکردنەوەیان لە سنووری یاری سەربەخۆ ئەنجام داوە. ساڵش چەندین نەوەی نوێ لە زانکۆی سۆران پێیەکە بە باشمانزانی بۆ ئەوەی نەوەیەکی وشیار لە دوور لە مین پێ بگا زانیاری تاوایان هێن لەسەر پاشماوە و مەترسیەکانی مین بە باشمانزانی ئەو ساڵ لە ڕۆژی چواری تا ڕۆژی جیهانی وشیارکردنەوە لە مین و پاڵپشتی کاروباری مین پیشەنگایەکی کاری ڕۆژناایی تیمەکانی وشیاری و تیمەکانی میللابەری لە نێو زانکۆی سۆران ئەنجام بدەین بۆی قوتابیان و مامۆستایان ئاشنا بن لە بابەتەکانی بابەتی مەترسی مین لە ناوچەکە و ببێتە هۆکارێک لەڕێی قوتابیانی زانکۆ خەڵکی دیکە خەڵکی دیکەی گشتی پێ وشار بکرێتەوە. باشە تیمەکانی مینلابەر لە سنووری بڵێم ئیدارەی سەربەخۆوە بەڕێبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر بەردەوامن لە پاکردنەوەی ئەو چێلگە مینانە چۆنە ئەگەر باسە؟ بەڵێ ئێستا خۆشبەختانە لە سنووری بەڕێبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر 6 تیمی میللابەری لە کاردان لە شەڕی مینەکان کە دابەش بوون بەسەر قەزایەکانی چۆمان سیدەکان مێرگەسۆر و دەوروبەری سۆران. زۆر سپاس. کاکرابەر بەرپرسی ڕاگەیان و پەیوەندیەکانی بەڕێبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر لێرە کۆمەڵێک پرۆشۆر دانراون کە ئەمە لەلایەن بەڕێبەرایەتی گشتی کاروباری مین یاخود دەستگای گشتی کاروباری مین چاپ کراون. لێرە نمایش کراون مینی دژە کەسی کە کۆمەڵێک لە پێشتریش شیکردنەوەیەکی بۆ کرا. ئەمە کۆمەڵێک مینن کە لەسەر ئەم پرۆشۆرەوە ئەمە بە هەمان شێوە ئەم نیشانەیانمانەی مەترسیە لە هەر شوێنێک. ئەگەر بابەتی لەم زۆرە بینیت ئەوە ڕاستەوخۆ پەیوەندی بە هێلی گەرمی بەڕێبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر دەکەن. ڕێبەری هوشیارکردنەوە لە مەترسیەکانی کەرستە تەقەمەنیەکانیش ئەوە کۆمەڵێک پرۆشۆر وە چاپ کران لەلایەن بەڕێبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر. فریشتەخان تۆ ماوەی چەند ساڵێکە خزمەت دەکەی لە بواری هوشیارکردنەوە چەندە گرنگە خەڵک زیاتر هوشیار بکرێتەوە لە مەترسیەکانی مین؟ بەڵێ زۆر سپاس بەخێر بن یاخوا پێشەچی دەمەوێت پیرۆزبای خۆم ئاراستەی گشت هاوڕێیانم بکەمەوانی لە بواری مین و هوشیارکردنەوەی میر و تەقەمەنی کارەکەن. بێگومان گرنگە هۆشیارکردنەوە لە سەرچەند چین و توێژەکان چکەمە دەبینین بە تایبەت لە وەرزەی لە وەرزی بەهاران خەڵک زۆر دەڕواتە جیا و گۆڵی بەهارە زۆر گرنگە بەڕاستی ڕێنماییەکانی هۆشیاری جێبەجێ بکەن. زۆر زۆر سپاس. ئەمڕۆ ڕۆژی جیهانی هوشیارکردنەوە لە مین و پشتگیریکردنی کاروباری مینە لە زانکۆی سۆران. لێرە وەگوتم جگەلەوەی کە ژمارەیەک پرۆشۆر دانراون لێرە فلێکسی گەورە هەڵواستراوە. هەرگیز لە مین و تەقەمەنی نیشانەکانی نزیکمە بۆ ترسناک و مین و بە هەردوو زمانی کوردی و عەرەبی لەسەرنشە. لە کاتی پێویستە پەیوەندی بە دەستگای مین بکە لە ڕێگای هێلی گەرمی 182 کە لە هەر حاڵەتێک تووشە لێرە یاری بکە بە ئاسوودەی. ئەمە بەڕێبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر لە ڕێگای تیمەکانی و هوشیاری زیاتری بە خەڵکی داوە. سلااوتان لێبێت. چۆنیت ئەحواڵت؟ باسێکی ئەم مێزەی خۆتم بۆ بکە چییە؟ ئێمە وەکو ڕخراوی ڕوحی تۆپیکەی نێودەوڵەتی سپێرد ئۆف سۆکەر هاتوینە بەشداریەکەی لەم پێشانگایە. بەڕاستی ئێمە کاروبارەکانمان لەو ناوچانەیە کە مین و تەقەمەنی و پاشماوەی جەنگی لێیە لە ڕێی بنەماکانی تۆپی پێ ڕاهێنەری تۆپی پێ وشیاری خۆمانە دەین و لەو ناوچانەی کە ئاڕین بۆ بە زۆری لەگەڵ گەمجەکان خولیان بۆکەینەوە کاس و مەدالی و شتوان لەسەر تەوزیعکەین بۆ قوتابخانەکان شکاڕۆین دەفتەرمانەیە لە فلێتمانەیە لە زگەمانەیە بۆیان تەوزیعکەین. ئێمە هەدەفەکەمانەوەیە کەمترین قوربانی لەو ناوچانە
هەبێ بەڵکو نەمێنێ ئینشاءالله باشە زیاتر دەستنە ناوچە دوورە دەستەکان گوندەکان چۆن ئەگەرەوە ئەچینە بە زۆری گوندەکان ئەو شوێنانی کە مینی لێ ناوچە سنوورەکان بە زۆری چەند هاوکارە لەگەڵتان وەڵی باش ناوکار لەگەڵمانە ئەرێوەڵە با مانگی لەگەڵ دەستگای من کاروباری خۆمانەکەین دەستان خۆش بمانە سەرچاوم بەخێر زۆر سپاس دەستکاری مین و تەقەمەنی مەکە ئێرە کۆمەڵێک وێنە یاریزانانن کە پاراستنی ژیان بنیادنانی ئاشتی ڕۆژزیانی و شیارکردنەوەی مین ئەمە کۆمەڵێک ئەو وێنە و وافلێکس و ئەو چاڵاکیانەنە کە ئەمڕۆ لە زانکۆی سۆران لێرە نمایش دەکرێن وە گوتم شەڕی هەر ساڵی نێوان عێراق-ئێران وای کرد کە بە 6 بۆ 8 ملیۆن مینی جۆرا جۆر بە درێژای سنووری هەردوو وڵات لە قوڵایی بڵێم وڵاتی ئێران و عێراق بچێنرێت ئەمڕۆژ بەو پێی کە چواری چارە ڕۆژی جیهانی هوشیارکردنەوەی لە مین و پشتگیریکردنی کاروباری مین لە زانکۆی سۆران بەڕێوەچێ و قوتابیانیش هاتوون بۆ ئەوەی لە نزیکەوە سەیری ئەو پرۆشۆر و ئەو مینە مەترسیدارانە بکەن کە تیمەکانی کاروباری مینی هەولێر هەڵیان گرتوتەوە دواتر لێرە نمایشی ئەەکەن بەو پێی کە ئێستاش لە وەرزی بەهارین و قوتابیانی زانکۆ زۆر جار بە مەبەستی گەشتکردن ڕوو لە ناوچە شاخاویەکان دەکەن زۆر جاریش تووشی ڕووداوی لەم تووشی ئەوە بوونە کە کەوتونەتە ناو چێلگەمینەکان ئەمڕۆژ دەستگای گشتی کاروباری مینی هەولێر بە هەمانجی لەگەڵ زانکۆی سۆران چاڵاکێکی ڕێک خستووە کە ئەو دیمەنانەی دەبینن کۆمەڵێک مین و پاشماوەی تەقەمەنی مەترسیدارن لێرە نمایش دەکرێت. بەپێی ئامارەکانی دەستگای گشتی کاروباری مین لە هەرێمی کوردستان نزیک 14,000 هاونیشتیمانی بوونەتە قوربانی مین و تەقەمەنی لەو ژمارەیەدا زیاتر لە 644 کەس گیانیان لەدەستدا و نزیک 10,000یش بەشێکی جەستەیان کەمەندان بووە هەیە دەستی لێبۆتەوە پێیە هەیە بەشێکی جەستی هەیە چاوە کە ئەم ڕووداوانە یاخود ئەو مین و تەقەمەنیانە لە چەند ساڵی ڕابردوو زیانێکی زۆری گیانی بەدوا هەبووە بە تایبەت سنووری ئیدارەی سربەخۆی سۆران وە گوتم کە چەقی شەڕی نێوان هەر ساڵی عێراق-ئێران بووە بۆیە مینێکی زۆر لەم ناوچانە چێنراوە تیمەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێرش بەردەوامن لە پاکردنەوەی چێلگا مین ڕێژکراوەکەن و لە ساڵی ڕابردووش لە سنووری قەزای مێرگەسۆر چەندین دەستی خاوەنەکانیان کراوە. کاکومێت جەنابەت لە ڕاگەاندنی زانکۆی سۆرانی بە فاکەڵتی ئادا زانست ببوورە چەند گرنگە کە ئەمڕۆ ئەم ساڵاچە لە نێو کەمپی زانکۆی سۆران کراوەت؟ وەڵا ئێمە دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی ئەو چاڵاچە زۆر گرنگە لە بۆ هۆشیارکردنەوەی قوتابیەکانمان چونکە ئیدارەی سربەخۆی سۆران چەند ناوچەیەکی هێڵی سووری هەیە بۆ نمونە ئەو سنوورەی کە دەکەوێتە نێوان هەرێمی کوردستانی عێراق و کۆماری ئیسلامی ئێران ئەوە بە ناوچەی سوور هەژمار دەکرێن کە مینێکی زۆری لێیە کە ئەوە مەترسی زۆری لەسەر خەڵکی ناوچەکە دروست کردی هەر بۆیە ئەو هۆشیارکردنەوەانە گرنگە لە بۆ خەڵکی ناوچەکەی چونکە هەمومان ئاگدارین کە خەڵکی ئیدارەی سربەخۆی سۆران و دەوروبەری خەڵکێکی زۆر زیانی بەرکەوتووە ینی پەککەوتە بووە خەڵکێکی زۆر بووتە قوربانی اینجا ئەو هۆشیارکردنەوەانە گرنگن لەوەی کە خەڵکەکە وشار بیتەوە لەو ناوچانە نێزیک نەبیتەوە کە هێڵی سوورن مینی زۆریان لێیە لەوەی کە تووشی گرفت نەبن و نەبنە قوربانی. زۆر سپاس کاکومێت. وە گوتم ئەمڕۆ چواری چوار ڕۆژی جیهانی وشارکردنەوە لە مین و پشتگیریکردنی کاروباری مین لێرە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مینی هەولێر کە بارگای سەرەکی لە حامی ڕواندزە لە نێو زانکۆی سۆران بە مەبەستی وشارکردنەوەی قوتابیانی ئەم زانکۆیە
لێرە لە ڕۆژی جیهانی وشارکردنەوە میت ساڵاچێشکی ڕێخستووە دیمەنەکانتان بینی و گفتوگۆ لەگەڵ کارمەندان و ڕاگەاندنی بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی هەولێرمان کرد باسمان لەو مەترسیانە کرد کە ئەو چێلگەمینانەی کە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران وە گوتم لە ساڵ ڕابردوو ژمارەیەک چێلگە پاکراونەتەوە و ئێستاش تیمەکان لە 6 چێلگە بەردەوامن بۆ ئەوەی دوای پاکردنەوەی ئەن ڕادەستی خاوەنەکانیان بکرێتەوە بەڵێ.